ئەوەیان شیرینە سەرەکەی خامەیە ئەگەر ببینن ژێرەکە شیکێکە بەڵام شێوازی ڕازاندنەوەکەی بە شێوەی دەستکەلوی هەم بتوانی بەدەست بگری و هەم لەسەر مێزیش دای بنێ. من دلبین فەخریم قوتابی زانکۆی سۆرانم قۆناغی چوار کاری من دروستکردنی شیرینیە کێکی لە دایکبوون و بابەتان دەکەم بەڵام جیاوازترین کاری من دروستکردنی کێکی گوڵەکانە وەکو لە نمونونەکەی دەستم ڕا دیارە سەرەوەی خامێ و ژێرەکەی کێکە هەوڵماندە دووشت لە یەکشدا کۆ بکەینەوە هەم گوڵ بێتن هەم شیرینی ساڵێک و 6 مانگەبی تقریبان دەستم بۆ کارێک کردێ. چۆن دروستیەکەی دروستکردنەکەی دروستکردنەکەی کێکی بچووکە شێوازی ڕازاندنەوەکەشی سەرکە دانە دانە دەکەینی ئەوە قاڵب نییە ینی دای بنێ و لای بنێ بۆ خۆم دانە دانە دروست یەکەم ئەی ڕازی دروستکردنەکەی قورس نییە کاتی زۆر سەرتاکەی بابەست لە بەروێ ئێستا ئەوماوەی زۆر دەستم لەسەر لێ ڕاهاتیە زۆر باشە و حەزشم لێ پێوەماندی نابوو. داواکاری خەڵک چۆنە لەسەر الحەمدوللا ساڵک و 6 مانگە هەم فیدباکی زۆر باشی هەیە هەم داواکاری زۆریشی لەسرە بە تایبەتی لۆ بابەتی دیاری و ڕازاندنەوەی لە دایکبوونیان بۆ کوزاوەش ئەو بابەتان بەردەست دەکەین. ئێستا ئەمەی بەدەستەوەیە گوڵە یاخود شیرینیە ئەوەیان شیرینیە سەرەکەی خامەیە ئەگەر ببینن ژێرەکە شیکێکە بەڵام شێوازی ڕازاندنەوەکەی بە شێوەی دەستکەلوی هەم بتوانی بەدەست بگری و هەم لەسەر مێزیش دای بنێ.